ساڵتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست فراکسیۆنە کوردستانیەکانی ئەنجومەنی نوێرانی عێراق بەجیا لەگەڵ حکوومەت یاریمی کوردستان و پەرلەمانی کوردستان کۆبوونەوە لە کۆبوونەوەکانیاندا تاوتوێی پەیوەندەکانی ناوان هەرێم و بەغداد و مەسەلەی نەوت و بودجەکرا. بۆ قسەکردن لەسەرم پرسە میوانداری بەڕێز دکتۆر بەشیر حەداد جێگیری سەرۆکی ئەنجومەنی نوێرانی عێراقمان کردووە کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. فراکسیۆنە کوردستانەکانی پەرلەمانی عێراق بەجیا لەگەڵ حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان کۆبوونەوە. لا کۆبوونەوەی نێوان فراکسیۆنە کوردستانەکان و حکوومەت هەرێم و پەرلەمانی کوردستان گفتوگۆ لەبارەی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا و پرسی نەوت و بودجە کرا. بە پێ ڕاگەیەنراوی حکوومەت هەرێمی کوردستان لە کۆبوونەوەکەدا مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت ڕایگەیاندووە پێشکەوتن لە گفتوگۆکانیان لەگەڵ بەغدا هەیە و هیوادارن لەسەر بنەمای دەستور کێشەکان چارەسەر بکرێن بە شێوەیەک پرەنسیپەکانی هاوبەشی ڕاستەقینە و هاوسەنگی و سازان لە بەرچاو بگیرێن. لە بەشێکی دیکەی ڕاگەیەنراوەکەی حکوومەت داهاتووە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکدا ئامادەی خۆی دەربڕی بۆ پابەندبوون بەو ئیلتیزاماتە دەستوریانی کە لە ئەستۆیدایە لە هەمان کاتدا بە هیچ شێوەیەکیش سازش لەسەر ماف و دەسەڵاتەکانی لە چوارچەوەی دەستوری عێراقدا ناکات. پاش کۆبوونەوەیان لەگەڵ حکوومەتی هەرێم وەفدی فراکسیۆنە کوردستانەکانی بەغدا لەگەڵ سەرۆکاتی و فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کۆبوونەوە. لەبارەی ناوڕۆکی کۆبوونەوەکەوە مامۆستا عوسمانکانی کوردەی نوێنەری فراکسیۆنی کۆمەڵ لە کۆبوونەوەکەدا وتی لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ لەبارەی هەماهەنگی پەرلەمانی کوردستان و نوێنەرانی کورد لە بەغدا کراوە و لەم بارەیەوە بڕیاردرا لیژنەیەک دروست بکرێت. مامۆستا عوسمانکانی کوردەی ئاماژەی بۆش کرد وا بڕیارە لەبارەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و مەترسیەکانی سەرژمێری دانیشتوان لەسەر پێگەی کورد لە ناوچە کێشە لەسەرەکان هەردوو لە هەماهەنگی بکەن. کۆبوونەوەی فراکسیۆنە کوردستانەکان لەگەڵ کابینی نوێی حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان لە کاتێکدایە لە ڕابردوودا فراکسیۆنە کوردستانەکان و حکوومەتی هەرێم کەمترین هەماهەنگیان هەبوو. نوێنەرانی کورد وەک پێویست ئاگاداری ناوەڕۆکی گفتوگۆکانی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا نەبوون. جارێکتر ساڵتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر کاک دکتۆر زۆر سوپاس بۆ بەژاریتان لە بەرنامەکەمان دەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی لە کۆبوونەوەکەی نێوان ئەمڕۆی فراکسیۆنە کوردیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار لەسەر چیترە؟ حاچیم دەنگەکەم ئەگەر هەندێک زیادیکە دەنگەکە باشە. بەڵێ زۆر باشە دەنگت نەبوو زۆر باشە کاک دکتۆر. بەڵێ سەبارەت بەوەی کە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ چ بڕیارێک درا لە نێوان ئێوە و حکوومەتی هەرێمی کوردستان؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ وەکو جەنابتان ئاگادارن کە ئەم کۆبوونەوەیە ئەنجامدرا لە نێوان شاندێک لە پەرلەمانی عێراق کە پێکات بوو لە سەرۆک فراکسیۆنە کوردستانیەکان و هەروەها ئەندامانی کورد لە لیژنەی دارایی و لیژنەی یاسایی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کۆبوونەوەیە بۆ ئەوە بوو بۆ ئەوەی ئێمە وەکو نوێنەرانی کورد لە بەغدا زیاتر بە چاوڕۆنیمان هەبێ لە سیاسەتی هەرێمی کوردستان بەرامبەر بەغدا بە تایبەتی لە کێشە هەنووکەییەکان کە ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدادا هەیە و شاندەکان دێن و دەچن بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بە تایبەت لە دۆسیەی بودجە و نەوت و مادەی 140 لەم دانیشتنەدا تیشی خرایە سەر ئەو بابەتانە و حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی و ژمارەیەک لە وەزیرە بەڕێزەکان تیشیان خستە سەر ئەو بابەتانە و سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستانیان بۆ ڕوونکردینەوە بە تەفسیل و شیکردنەوەیکی باش لە بارەی بودجە و نەوت و ئەو مەسەلانەی کە ئێستا هەڵپەسێراوە لە نێوان هەرێم و لە نێوان بەغدادا. بێگومان ئەم زانیاریانە بۆ ئێمە زۆر گرنگە لەبەر ئەوە تا ئێمەش بتوانین لە بەغدا بە شێوەیەکی باش داکۆچی لە مافەڕەواکانی خەڵکی کوردستان بکەین
بۆیە ئەم دانیشتە سود بەخش بوو و داوامان کرد کە ئەم جۆرە دانیشتانە و لێک تێگەیشتانە بەردەوام بێ و ناوە کۆبوونەوەی ئاوادەوری بکرێ بۆ ئەوەی تەنسیق و هەماهەنگیەک لە نێوان ئێمە و لە نێوان حکوومەت هەرێمی کوردستاندا دروست بێت. بەڵێ هیچ بڕیارێک درا سەبارەت بە پێکێنانی لیژنەیەک لە نێوان ئێوەکو فراکسیۆنە کوردستانەکانی پەرلەمانی عێراق لەگەڵ حکوومەتی هەرێم بۆی هەماهەنگیتانە بێت چکە پێشتر ڕخنەی زۆرە بوو کە نوێرانی کوردوەکو پێویست ڕاوێژیان پێ ناکرێ ئاگادارین لە گفتوگۆکانی ناو حکوومەتی هەرێم و بەغداد. ڕاوێژکردن پێویست بە دروستکردنی لیژنەیەک ناکات چونکە ئێمە بۆ خۆمانەکو تیمێک لە بەغدا داوامان کرد کە ئەم کۆبوونەوانە بەردەوام بێ مانجێ جارێک دوو مانگ جارێک بە پێی پێویست ئەم کۆبوونەوانە ئاگادار بین و هەروەها ئێمە داوامان کرد کە ئاگادار بین لە پێشوەچوونی و لە تەفاسیلی ئەم ڕێککەوتنانە کارێمی کوردستان لەگەڵ بەغدا دەیکا هەروەها ئاگادار بین لە هاتنێ و شاندانە کە دێنە بەغدا و لە ئەنجامی گفتوگۆکانی شاندەکانیان بۆ ئەوەی ئێمە لەسەر ئەم ئەنجامانە بتوانین سیاسەتی خۆماندا بڕێژین و چۆنێتی مامەڵە لەگەڵ فراکسیۆنەکانی دیکەی عێراقی بکەین. بەڵێ بڕیار درا کە ئەو هەماهەنگیە بەردەوام بێ و بڕیار درا کە ئێمە هەرچ زانیاریەکمان بووێ داوا لە حکوومەت هەرێمی کوردستان بکەین ئەوانش بۆمان فراهم دەکەن و بڕیار ئەوە درا هەر لیژنەیەکیش لە پەرلەمانی عێراق ئەگەر زیاتر بەرچاوڕوونی ویست لە زانیاری و داتا و بەیاناتی ویست لە حکوومەت هەرێمی کوردستان دەکرێت بێ لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان دابنیشێ و کۆبوونەوە بکەن و چی پێویستە بۆ ئەو بابەتە بیاندرێتێ. بۆیە ئەمڕۆ ئەم بەڕێزانەی ئەندامانی کورد لە لیژنەی دارایی حکوومەت لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کە ئامادە بوون زانیاری زۆر باشیان وەرگێت و بۆچوونی باشیان هەبوو لەو بابەتەوە و هەروە ئێمەش داوامان کرد کە لە ئایندەیەکی نزیکدا ئەگەر بکرێ شاندێک لە ئەندامانی کورد لە لیژنەی نەوت و وزە لە پەرلەمانی عێراق بێن دیسان لەگەڵ حکوومەت عێراق کۆ ببنەوە بۆ ئەوەی بەرچاوڕوونیەکی باش لە مەسەلەی نەوت و دەرهێنانی نەوت و فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستانەوە ئەم زانیاریانە بدرێت بەوان و ئەو شەفافیەتە کە حکوومەت باس دەکاوە لە سایتی حکوومەت هەرێمی کوردستاندا هەموو داتایەکان و راپۆرتەکانی فرۆشی نەوتەیە ئەمانەش دیسان بدرێ بە لایەنی پەیوەندیدار لە پەرلەمانی عێراق. بەڵێ بەس کاک دکتۆر بڕیاردرە لە مەودووە کە هەمانگێکە وەکو پێویستی چونکە ئایەوە لە ڕابردوو وەکو تێگرای فراکسیۆنە کوردستانیەکان گلەیتان نەبوو لەسەرە و نەبوونی هەماهەنگی یاخود پرس و ڕاوێژ نەکردن یاخود ئێستا قسە لەسەرەوەیە کە فراکسیۆنە کوردیەکان لە بەغداش وەکو پێویست ینی هەماهەنگین ئەو هەماهەنگی کە پێویستە هەبێت. گلەی هەبوو بەڕاستی ئەکید گلەی لەوە هەبوو کە هەماهەنگی و تەنسیق لە نێوان نوێنەرانی کورد لە بەغدا لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان لە ئاستی پێویستدا نەبوو. بەڵام ئێستاوە دیارە دەستکراوە بەوە کە ئەم لێک تێگەیشتانە و ئەم لێک نزیک بوونانەوە ببێ. بۆیە تەماشا دەکەین تیمێک لە حکوومەت هەرێمی کوردستان دانراوە کە بریتە لە بەڕێز سەرۆکی دیوانی حکوومەت و هەروەها سکرتێری ئەنجومەنی وەزیران و وەزیرێکی هەرێم ڕادەسپێڕێ بۆ ئەوەی کە لە کاروباری بەغدا و پەرلەمانی بەغدا بکۆڵێتەوە ئەمانە وەکو تیمێک ئێمە پەیوەندیمان پێیانەوە دەبێەوە دەتوانین زیاتر لە کاتی پێویستدا داتا و زانیاریان لێوەربگرین. جگە لەوەش ممثلیەتیان نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەغدا ئێستا بە شێوەیەکی تازە کار دەکات چەند بەڕێوەبەرایەتیەک لە ناو نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەغدادا دانراوە. یەکێک لەو بەڕێوەبەرایەتیانە بەڕێوەبەرایەتێکە کە بەڕێوەبەرێک سەرپەرشتی دەکا بۆ تەنسیق و هەماهەنگی لەگەڵ پەرلەمانی عێراق. جا ئێمە لەگەڵ ئەو لە ڕێگەی ئەوانەوە لە ڕێگەی نوێنەرایەتی حکوومەت هەرێمەوە وهروە لە ڕێگەی ئەو تیمەوە کە دانراوە لە حکوومەت هەرێمی کوردستان زیاتر دەتوانین ئاگامان لەیەک بێ
و هەماهەنگی بکەین بەو ئومێدەی کە ئەو گلەیی کە پێشەن هەمان بووە لەوەی کە ئەو هەماهەنگی و تەنسیقە لە نێوانمان کەم بووە لەمە دووە بەرەو دۆخێکی باش بڕوە. بەڵێ بەس سەبارەت بە فراکسیۆنە کوردەکان لە بەغداد یعنی تا ئێستاش تەنسیقی پێویست هەیە یاخود پێشتر بۆ نمونە فراکسیۆنی کورد لە کوردستانیەکانە و بەس مەسەلەن لەم خولە نەتوانراوە تەنسیقەکان لە ئاسی پێویستن لە بەغداد یاخود کۆبوونەوەی مەسەلەن بەردەوام هەیە لە نێوان فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغداد لەسەر پرسەکان لە پەرلەمانی عێراق؟ بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم هەماهەنگیەک هەیە لە نێوان فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغدا و ئێمە ناوە کۆبوونەوە ئەنجام دەدەین لەگەڵ سەرۆک فراکسیۆنە کوردستانیەکان و لە سەرەتای کارەکانمان لە بەغدا ئێمە وەکو جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق هەر لە سەرەتاوە لیژنەیەکمان دروست کرد بە ناوی لیژنەی هەماهەنگی فراکسیۆنە کوردستانیەکان کە هەموو سەرۆک فراکسیۆنە کوردستانیەکان تێدا ئەندامن و تا ئێستا ئەم لیژنەیە ئەمە تقریبان ساڵێک لە تەمەنی پەرلەمان تێپەڕیوە تا ئێستا نۆ کۆبوونەوەمان کردووە نۆجار بێکەوە کۆبووینەوە دیارە تەمان زۆربەی فراکسیۆنەکان چونچە فراکسیۆنێک کە ئەو ئەتا ئێستا لەگەڵمان نایە لە کۆبوونەوەکان بەشدار نابێ بەڵام 6 فراکسیۆنەکەی دیکە کە فراکسیۆنی پارتیە فراکسیۆنی یەکێتیە فراکسیۆنی گۆڕانە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامیە لەگەڵ فراکسیۆنی هاوپەیمانی ئەم 6 فراکسیۆنە بەردەوام ئێمە ناوەناوە کۆبوونەوەمان هەیە بە تایبەت لە مەسەلە چارە نووسازەکان لە مەسەلە نیشتیمانیەکان نەتەوایەتیەکان تا ڕادەیەکی باش هەماهەنگی و تەنسیقمان هەیە ئەم تەنسیق و هەماهەنگیە لە نێوان فراکسیۆنە کوردستانیەکان و هەروەها لە نێوان ئەندامانی کورد لە ناو لیژنەی دارایی پەرلەمانی عێراق وای کرد کە ئێمە بتوانین بودجەی ساڵی 2019 بە شێوازێکی باش تێپەڕێنین کە لە بەرژەوەندی میلەتی خۆمان بێت. بەڵێ زۆر باشە کاک تۆ قسە لەسەر نوێنەرایەتی حکوومەت یاڕێم کرد کە وتت ئێستاش لەوێ دەکرێ هەماهەنگی بکرێ ئێستام جارە بە شێوازێکی باشتر نوێنەرایەتی حکوومەت یاڕێم لە بەغداد کاراکراتوێنی کارەکانی چی دەبێت یارمەتی دەردەبێت بۆ کێشەکانی هەرێم و بەغدا و تەنسیقی فراکسیۆنە کوردیەکان لەگەڵ حکوومەت یاڕێم؟ بێگومان یارمەتی دەرێکی باش دەبن بۆ ئەوەی کە دەبنە پردێک لە نێوان ئێمە و لە نێوان حکوومەت هەرێمی کوردستان یان لە نێوان ئێمە و لە نێوان ئەو تیمەی کە لە ئەنجومەنی وەزیران هەرێمی کوردستاندا هەیە و بەڕاستی لێرەوە دەڵێم نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەغدا ئەرکێکی قورسی لەسرە چونکە هەم دەبێت پەیوەندی لەگەڵ ئێمە هەبێوەکو پەرلەمان هەم پەیوەندی لەگەڵ تیمی حکوومەتی شەبێ لە بەغدا لەگەڵ وەزیرە بەڕێزەکان و هەم پەیوەندی لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکەی عێراقی هەموو بە سونە و بە شیعەوە بێ بۆ ئەوەی بتوانێت بەڵانسێک ڕابگرێ لە پەیوەندیەکانی نێوان هەرێم و نێوان بەغدا لەم سێ ڕۆوە لەگەڵ پەرلەمان و لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان دەتوانم بڵێم نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان تا ڕادەیەکی باش سەرکەوتنی وەدەستهێناوە و توانیوێتی پەیوەندیەکان لە ئاسێکی باش ڕابگرێ و ئێمەش بە دڵنیاییەوە پێویستی زۆرمان بۆ نوێنەرایەتیە دەبێ و سوودی زۆریشی لێ دەبینین و دەبێتە ئاسانکاریەک بۆ ئێمە تا بتوانین بە کورتترین ڕێگا بگەین و پەیوەندی بە هەرێمی کوردستان و بە ئەنجومەنی وەزیرانەوە بکەین. بەڵێ سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆتان لەگەڵ حکوومەتی هەرێم لە ڕاگەیەنراوی حکوومەتدا باس لەوە کراوە کە دۆسینە و تیشتان تاوتوێ کردووە بە دیاریکراوی هیچ ئامارێکە بوو کە ئێستا هەرێمی کوردستان چەند نەوت دەفرۆشێت بڵێن داهاتەکەی چەندە و لەگەڵ بەغداد بەنیازی چین لەبارەی نەوتەوە؟ بەڵێ یەکێک لەو دۆسیارەی کە ئەمڕۆ باسمان کرد و گفتوگۆمان لەسەر کرد وەکو گوتم مەسەلەی بودجە بوو و باسی نەوتیش کرا و باسی مادەی 130 کرا نەوت بەڵێ یەکێک بوو لەو بابەتانەی کە گفتوگۆ لەسەر کرا و بە شافافێتی و بە ڕوونکردنەوەیەکی باش زانیاری تەواومان وەرگرت و تەنانەت ئەندامانی لیژنەی داراییش بەرچاوڕوونیەکی باشیان وەرگرت لە بابەتەکە لە ڕێژەی ئەو نەوتەی کە دەردەهێنرێ و ئەو نەوتەی کە دەفرۆشرێ و بە چ نرخەک دەفرۆشرێ و ئەتا ئێستا کە لە سەرەتای دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستانەوە تا ئێستا چەند دەرهاتووە تقریبان ئەو ڕێژەیە کە
فرۆشراوە بای چەند توانراوە فرۆشراوە ئایا ئەو نەوتەی کە هەرێمی کوردستان دەیفرۆشێ ئایا بەشی هەموو خەرجیەکان هەرێمی کوردستان دەکا یان نا ئەمانە هەمووی بە داتا و بە ژمارە خرابەر دەستمان و ئێمە بەدڵنیایەوە سوود لەم داتانە وەردەگرین بۆ ئەوەی بتوانین لە دانانی بودجەی 2020 سوودی لێ وەربگرین و ئەو دەنگۆیانە ڕەت بکەینەوە کە دەڵێن ئەمڕۆ هەرێم بە پێچەوانەی دەستور بە پێچەوانەی یاسای بودجەی ساڵی 2019 نەوت ڕادەست ناکە و بە پێچەوانەی ئەوەی کە هەندێک لایانی عێراق هەندێک ئەندام پەرلەمانی عێراقیش باس لەوە دەکەن کە سەرپێچی هەرێمی کوردستان وا دەکا کە لە 2020 موچە بۆ هەرێمی کوردستان نەخێر ئەمە سەرپێچی نییە بۆمان دەرکەوت کە ئەو ڕێژەیە کە لە هەرێمدا ئەو نەوتە دەفرۆشرێ ئەو نەوتە پارەکەی مسبقەن دەدرێتە بەغدا پارەکە دەجێڕیتەوە یعنی بەو مانایە دەتوانم بڵێم ئەو نەوتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەفرۆشرێ پێش ئەوەی حکوومەتی هەرێم پارەکەی وەربگرێ پارەکە بەغدا وەریگرتووە کەواتە بە هیچ شێوەیەک حکوومەتی هەرێم نەوتەکەی زەفت نەکردووە و دەستی بەسەر نەفتدا نەگرێتەوە چونکە پارەی ئەوەندە نەفتە بە زیادەشەوە بەغدا لەو بودجەی دەجێڕیتەوە کە تەرخان کراوە بۆ هەرێمی کوردستان و ئەمە یەکێکە لە بڕگەکانی مادەی دە لە یاسای بودجەی ساڵی 2019 چونکە یاسای بودجەی ساڵی 2019 مادەی دە لە دوو خاڵدا باس لە دوو حاڵەت دەکا حاڵەتێک ئەگەر هەرێمی کوردستان هەموو نەوتەکە ڕادەستی بەغدا بکە و حاڵەتی دووەم ئەگەر هەرێمی کوردستان نەوت ڕادەست نەکا هەردوو حاڵەتەکە لە یاسای بودجەدا ئەمە معالەجە کراوە حاڵەتی یەکەم ئەگەر هەموو نەوتەکە ڕادەست بکرێ بۆ بەغدا ئەو کات بەغدا پابندە بەوەی کە هەموو بودجە و میزانی تەواو بۆ هەرێمی کوردستان دەنرێت کە نزیکەی تریلیۆنێک دینار دەکات نزیکەی ئەوەندەیە ئەوە مانجی ئەوەندەی بۆ ڕەوان بکە پێویستە ئەگەر نەوتەکە نەنێری ئەو 250,000 بەرمیلە هەرێمی کوردستان ڕادەستی بەغدانەکە ئەو کات بەغدا ئەمە یاساکەوە دەڵێ یاسای بودجەوە دەڵێ ئەگەر هەرێم ئەو 250,000 بەرمیلەی ڕادەست نەکرد ئێمەی بەغدا لەو تریلیۆنە کە مەفروزە بدەین بە هەرێمی کوردستان پارەی ئەو 250,000 بەرمیلەی دەبڕین اینجا باقیەکەی دەدەینێ ئەم باقیە کە دەدرێت بە هەرێمی کوردستان مەفروز وایە کە لە 650 ملیار کەمتر نەبێ بەڵام ئێستا تەماشا دەکەین 450 یان 400 ئەوەندە ملیار بەغدا دەدا بە هەرێمی کوردستان کەواتە لە 250,000 بەرمیل زیاتر پارەکەی بەغدا دەبڕێ بۆیە ناکرێ بڵێن ئێستا وەڵا هەرێمی کوردستان نەوت ڕادەست ناکا دەتوانین بڵێن بە شێوەیەکی ناڕاستەوخۆ هەرێمی کوردستان نەوت ڕادەست دەکات چونکە پارەکەی لە بەغدا بڕاوە ئەمەوانە ئەو زانیاریانە هەموو وەرگیران و زانیمان کە هێشتا ئەو پارەیەکە لە بەغداوە دێ کەمترە لەوەی کە مستحقەوە مەفروزە بەسەر بەغداکە بۆ هەرێمی کوردستانی بنێرێ جگە لەوەی مستحقاتی زۆری هەرێمی کوردستان لەسەر بەغدا ماوە مستحقاتی قەرزی کۆنا مستحقاتی قەرەبووکردنەوەی ئەنفال و هەڵەبجە و هەموو ئەو نەهامەتیانەی کە بەسەر کورد هات و هەروەها بە گوێرەی دەستور بە پێی یاساکانی عێراقی هەر قەرزێک کە عێراق وەردەگرێت قەرزی نێودەوڵەتی دەبێ بەشی و پشت هەرێمی کوردستانی تێدا بدا لە ساڵی 2002 تاکو 2018 نزیکەی 64 ملیار دۆلار عێراق قەرزی وەرگرتووە لە نێودەوڵەتی لەم 64 ملیارە یەک دیناری نەداوە بە هەرێمی کوردستان کە دەبێ ڕێژەی لە 170 بەدا بە هەرێمی کوردستان جگە لەوە لە یاسای بودجەی ساڵی 2019 خاڵی کاتووە کە زیاتر لە 70 تریلیۆن دینار عێراق تەرخانی کردووە بۆ دانەوەی کرێی ئەو کۆمپانیا نەوتیانەی کە نەوت دەردەهێنە لە عێراق
باشە ئەدی بە شێری کوردستانیشی تێدانی لەو 7 تریلیۆنە بۆ تا ئێستا دینارێک نەدراوە وەکو کرێی کۆمپانیای نەوتەکانی هەرێمی کوردستان ئەمان هەمووی مستحقاتن بەسەر بەغداوە بۆیە دەڵێن ئەمڕۆ باس لەوە کرا و تەکید لەسەر ئەوە کراوە ئەگەر قرار بێ کە هەرێمی کوردستان التزاماتی دەستوری هەیە بەرامبەر بەغدا بەڵێ وایە التزاماتی دەستوری هەیە بەڵام ئەدی بەغداش التزاماتی دەستوری نییە بەرامبەر بە دابینکردنی بودجە و دابینکردنی قەرەبووەکان و دابینکردنی هەموو ئەو مافە دەستوریانە لە بۆ هەرێمی کوردستان بۆی التزامات بەرامبەر بە مافە ئەگەر بەغدا داوە التزامات لە هەرێم دەکا پێویستە مافەکانیشی دابین بکات. سەبارەت بە مەسەلەی نەوت ئێستا دیار هەرێمی کوردستان چەند دەفرۆشێ و داهاتەکەی چەندە مانگانە بۆ ئێوە ئەوە خراە ڕوو بۆ پەرلەمانتاران و نوێنەرانی کورد؟ بەڵێ ئەوەی کە ئێستا دەردێ خۆ یاسای بودجەی عێراقی داوای 250,000 بەرمیل نەوتی کردووە کە هەرێمی کوردستان تەسلیمی بەغدا بکە یان لە ڕێگەی سۆمەوە بینێتە دەرەوە. بەڵام دەکرێت بڵین ئەوەی حەقیقی کە ئەوڕۆ لە هەرێمی کوردستان دەردێ ناگاتە 450,000 بەرمیل بڵێ 450,000 بەرمیل ئەو 450,000 بەرمیلە بەپێی ئەوەی کە ئێستا عێراق بۆ خۆی دایناوە کە 1 ملیۆن بەرمیل ڕۆژانە ئەمە وەکو بۆ ئیستهلاکی محلی ینی بۆ سەرفی داخلی بۆ نەوت و گاز و ئەمانە بۆ داخل بەکاردێ بۆ هاوڵاتیان بەکاردێ ئەگەر ڕێژەی 170 بگرین لەو ملیۆنەی عێراقی پێویستە ینی 170,000 بەرمیل ڕۆژانە ئەمە لە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان سرف دەکرێت ئەگەر لەو 450 کە لێ دەربینی و 50,000 بەرمیلیش وەکو قەرد دەدرێ بۆ کۆمپانیانەی کە نەوت دەدەینن لە هەرێمی کوردستانەوە باشە چی کەی ماوە ئەگەر 250 بگەڕنەوە بەغدا کەواتە هیچی دیکە نامینێ بۆ ئەوەی تۆ بتوانێ موچی فەرمانبەرانی خۆت پێ دابین بکەیت لە پاشان ئێستا کە بەغدا دەڵێ ئێمە موچەی فەرمانبەران دەنێرین هەرێمی کوردستان ناوە موچەی فەرمانبەران نییە ئەمە نیوەش نییە نیوەی موچەی فەرمانبەران نییە لە نیوە کەمترە ئەمڕۆ ئێمە لە هەرێمی کوردستان پێویستیمان بە زیاتر لە 750 ملیۆن دۆلار هەیە 750 ملیۆن دۆلار زیاتر بۆ موچەی فەرمانبەران ئەوەی کە ئەمڕۆ دێ 380 ملیۆنە کەواتە نیوەی ئەو ڕێژێکە باشە نیوەکەی دیکە لە چی حکوومەت دابین دەکا غێر لەو نەوتێکە دەفرۆشێ غێر لە داهاتی ناوخۆیەکان اینجا توانیوەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم موچەیە دابین بکە ئێمە لێرە بەڕاستی دیفاع لەوە ناکەین کە ئەم وەسعەکو خۆی بینێ بەڵام دەڵێن بەغدا پێویستە مامەڵەیەکی دادپەروەرانە لەگەڵ هەرێمی کوردستان بکە و ئەوە کاری ئێمەیە لە بەغدا کاری ئێمە لە بەغدا داکۆچیکردن ئەوەیە کە دەڵێن هەموو شتێک بە داتا بە ڕقم هەموو شتێک بە ڕقەمە فەرمونوەرن چی التزاماتێکتان دەوێت لە هەرێمی کوردستان مافەکانی بدەن التزاماتەکانی دێوەربگرن ئەو قەرزانەی کە پێش ئێستا قەرزی هەرێمە لەسەر ئێوە بەغدا لە 2014ەوە تا 2017 1 دینار بودجێ بۆ هەرێمی کوردستان نەناردووە ئەمە تەنها ئەو 3-4 ساڵەکە حساب بکەین دەکاتە نزیکەی 44 ملیار دۆلار 44 ملیار دۆلار ئەو 44 ملیار دۆلارە ئەمە بۆیە ئەوان ناچاریان کرد حکوومەتی هەرێمی کوردستان کە نەوتەکە بخۆی بفرۆشێ بۆیە ئەو 3-4 ساڵە ئەو نەوتەکە فرۆشراوە لە هەرێمی کوردستان بەقەت 20 ملیار دۆلارە زیاتر نییە کەواتە هێشتا 24 ملیار دۆلار حکوومەت هەرێم قەرزی کردووە لێرە و لە خەڵکان و لە بانکەکان و لە شتەکان بۆ ئەوەی کە موچەی خەڵکی بدا ئەو 24 ملیارە عێراق ئەمڕۆ قەرزاری هەرێمی کوردستانە ئەگەر ئەو 24 ملیارە عێراق بدات هەرێمی کوردستان هەرێمی کوردستان قەرزەکانی خۆی پێدراتەوە هیچ کێشەیەک لە هەرێمی کوردستان نامێنێ بەڵام عێراق مستعد نییە قەرزەکان بداتەوە عێراق مستعد نییە کرێی کۆمپانیا نەوتەکان بدا عێراق مستعد نییە پارەی پێشمەرگە بدا عێراق مستعد نییە شایستە داراییەکانی جوتیاران بدا عێراق مستعد نییە قەرەبووی ئەنفال و قەرەبووی چیمیاباران و قەرەبووی هەڵەبجە بداتەوە ئەمانە هەمووی دیکەش لەبەر ئەوە
ئێمە دەڵێن هیچ شتێک بۆ هەرێمی کوردستان نەکراوە بەڵێ سەبارەت بۆی کە بەڵام بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان مەسەرەن لە لیژنەکان لیژنەی سامانە سروشتەکان باس لەوەکەن کە داهاتینەوت لای ئەوان ناشفافە چووکە ئێستا نیوەی داهاتینەوت دەدرێت بە موچە کە 350 میلیارد دینار دەرێت بۆ وەزارەتی دارایی بۆ موچە تقریبا نزیکەی باز کە 600 میلیارە بەڵام دیارنی ئەمڕۆ ئێوە بۆتان ڕوون بۆ کە داهاتینەوت تێرەم شەفافە ئەگەر پرسیارەکە دووبارە سەبارەت بۆی کە بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان لە لیژنەی دارایی و سامانە سروشتەکان باسییان لەوە کردبوو کە داهاتێرێم زیاتر نەوتێرێم ماگانە زیاتر لە 600 میلیارد دینار بەڵام تەنها نیوەی دەدرێت بە موچەی فەرمانبەراوی تری نادیارمە بەسمەوەیە کە دۆسەی نەوت ئەمڕۆ بۆ ئێوە شەفاف بوو لە پێتان وایە شەفاف بوو ئەو داتاو ئامارانەی کە خرانە ڕوو دەزانین برای بەڕێزم قسەکردن لە فەیسبوک قسەکردن لە ڕاگەیاندن لەولایەنە زۆر ئاسانە ئینسان دەتوانێت لە سۆسیال میدیا و لە ڕاگەیانەکان هەزار قسە بکە لەوەرەی کەس ڕەدی ناداتەوە ئەمڕۆ هەموو ئەو فراکسیۆنە کوردستانیەکان داوت کرابوون کە بێن لەو کۆبوونەوەیدا ئامادە بن بەڵام هەندێک بەڕێز نەهاتبوون لە بەڕێزەکان نهاتبوون ئەوانن کە لە دەرەوە لەوانەیە قسە دەکەن لە سۆسیال میدیاکان قسە دەکەن ئێمە تەمەنامان دەکرد ئەوانش لەوێ بووان بۆ ئەوەی لەوێ داوایان بکرد بە لەوێ بەسەرۆکی حکوومەتیان بگوت بە بیان گوتبایە داهاتی نەوت ئەوەندەیە باقەکە چی لێرێ لە پاشەوەی کە ئەو داتا و بەیاناتە پێشکەش کرا هیچ ناڕوونی لە مەسەلەکان نەما هەر کەسێک کە ئیدعا دەکات دەڵێ پارەی نەوت لەوە زیاترە لە پارەی موچە زیاترە مافی ئەوەی هەیە کە بابێ ئیسپات بکە بۆ حکوومەت بۆ خەڵکی دیکە ئیسپات بکە و فەرمو ئەوە دادگا ئەوە محکەمە بابسێ شکایەت بکە بەڵام بە ئیسپاتەوە بە ئیسپات و ئیسپات بکە کە وایە بەڵام من هەر لە شوێنی خۆم قسە بکەم وڵا ئەوەندە ملیارێک دینارە یان نەوتەکە 600,000 بەرمیل دەردێ یان حکوومەت نیوەی پارەکەدا نیوەکە چلێ دەکە ئەم قسانە ناخوا قسە بە داتا دەخوا بە بەڵگەوە دەخوا فەرمو ئەمە ئەرز و ئەمە گەس ئەمە ئەمڕۆ نەک ئەمڕۆ فەرمو هەر کاتێکی دیکە هەر بەڕێزێک دەیەوێ داتای ڕاستی دەستکەوێ دەیە ئەو شتێک کە لای ئەو هەیە دڵنیا بێتەوە لەوەی کە ئایا حکوومەت نیوەی داتە موچەیان یان هەمووی دەدا ئەستان حکوومەتی بەغدا ئەو پارەی کە بەناو موچە دەنەرێ وەکو باسمان کرد لە نیوەی موچە هەرێمی کوردستان کەمترە و بەغدا دەڵێ بۆیە من ناتوانم پارەی هەمووان بدەم چونکە ڕێژەی فەرمانبەران هەرێمی کوردستان زۆرە دەڵێ ئێوە 1,200,000 فەرمانبەرتان هەیە لە کاتێکدا کە مەفروضە 600,000تان هەبێ ئەمانە بەغدا چی کردووە هەموو ئەو کەسانەی کە موچە وەردەگرن لە هەرێمی کوردستان بە فەرمانبەر حسابی کردووە ئەمە ڕاست نییە ئەمە دەبێت خەڵکی خۆمان بزانێ هەموو ئەو 1,200,000 کەسەی کە موچە وەردەگرن هەرێمی کوردستان ئەمان هەمویان فەرمانبەر نین فەرمانبەرەکان لە 650,000 یان لە 700,000 زیاتر نین ئەدی باقەکە چییە؟ باقەکە خانەوادەی شەهیدانە باقەکە زیندانی سیاسیانە باقیکە کەم ئەندامانە ئەوانە هەمووی وەکو فەرمانبەر حساب کراوە خۆ لە بەغداش زۆر لە 3 ملیۆن زیاترە ژمارەی موچەخۆرەکان بەڵام بەغدا چی کردووە ئەوانەی فەرمانبەرە بە تەنها لە لیستێکی نووسیوە ئەوانی دیکەی هەموو لە نەفەقات سیادی دەدا بۆیە ئەو ژمارەکانی حساب نەکردووە بەڵام لەسەر ئێمە حساب دەکا بەڵام دەبی خەڵکی ئێمە بزانن ئەو ژمارەیە کە باز دەکرێت دەڵێن ژمارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان زۆرە ئەستان هەموو ئەمانە فەرمانبەر نین موەزەف نین ئەمانە موچەخۆرن موچەخۆر شتێکە بەڵام موەزەف شتێکی دیکەیە مەرج نییە هەموو موچەخۆرێک موەزەف بێ مەرجیم ئەو کەسێک کە پارە لە حکوومەت وەردەگرێت موچەخۆر بێ باشە خانەوادەی شەهید زیندانی سیاسی ئەسا موەزەفی حکوومەتش نین بەڵام پارە لە حکوومەت وەردەگرن ئەمە خاڵێکی دیکە کە مەفروزە ینی خەڵکی خۆمان بزانن ئەو خەڵکی خۆمانە وەدەزانن ئەو پارەی کە ئێستا پاشەکەوت کراوە لای حکوومەت دەڵێ حکوومەت قەرزاری منە ئەمە ڕاست نییە حکوومەتی خۆمان قەرزار نیە بەڵکو حکوومەتی عێراق قەرزارە لەبەرەوەی بۆ فەرمانبەری ئێمە نی موچە وەرگرت بۆ حکوومەت هەرێمی کوردستان نی و موچەیان چارەگە موچەی دا بە فەرمانبەری خۆمان لەبەر ئەوەی بەغدا پارەکەی نەدەنات لەبەرەوەی بەغدا موچەی تۆی نەناردووە بەغدا لەبەر ئەوەی کە ئەو بودجەی کە پێویست بوو بدا نەیداوە بۆیە
ناچار بۆ هەرێمی کوردستان بەشێک لەو نەوتەی کە بەدەستیتی بیفرۆشێ و ڕوبع موچەکەی تۆ بدە. بەڵێ ڕاستە دانی ئەو موچەیە دانی پاشەکەوتی موچەی فەرمانبەر لەسەر حکوومەت هەرێمی کوردستان ئیلتیزامە حکوومەت پابەندە بەدانەوەکەی بەڵام چێ قەرزارە قەرزەکە لای چێ لای بەغدایە بۆیەوە دەبی شەڕەکەمان لەگەڵ بەغدا بێ دەبێ فشار لەسەر بەغدا دروستکەین ئەو قەرزانەی هەرێم بدەوە تا حکوومەتی هەرێ بتوانانی ئیلتیزاماتەکانی خۆی بەرامبەر بە هاوڵاتیان جێبەجێ بکات. بەڵێ سپاس دەکەم کاک تۆ ناوبڕێکمانە دوێ ناوبڕەکە دەگەڕێم وڵای بەڕێست بەڵێ بینەرانی بەڕێست ناوبڕێک و دەگەڕێنە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شەربەتی خاڵقی گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە. کارگەی شەربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر ساڵتان لەبێت بینەرانی بەڕێز کاک تۆ بگەرم وڵای بەڕێزە سەبارەت بەوەی کە بەشێک لە ئەندامانی پەرلەمانی عێراقیش پێ دوایە داتاکانیان دروست نییە لەبارەی نەوت و داهاتی هەرێمەوە چکە پێشتر باسییان لەوە دەکرد کە بەوەی نەوتەوە کە هەرێم سەربەخۆ فرۆشتێتی بۆ من 7 میلیارد دلار زیان بەر هەرێم کەوتووە بودجەی پەرەپێدان نهاتووە مەسەلەن شایستی دارایی تر نهاتووە پێ دوایە داتا و ئامارەکانیان ڕاست نین لەو بارەیەوە. برای بەڕێزم باش جێم لێ نەبوو بەڵێ سەبارەت بە پرسیارەکە بەشێک لە ئەندامانی کورد لە پەرلەمانی عێراق لە بەرنامەکەی ئێمەش پێشتر ئاماژیان بەوە کردبوو کە مەسەرەن بەهۆی ئەوەی کە هەرێم نەوتی سربەخۆ فرۆشتووە هەرێم 7 میلیارد دلار زیانی بەرکەوتووە بودجەی پەرەپێدانی هەرێمەکان نهاتووە مەسەلەن پرۆژەی خزمەتگوزاری وەستاوە موچەی فەرمانبەر پێویست بڵێ نهاتووە پێ دوایە داتاوە ئامارەکانیان دروست نین لەو بارەیەوە. بەڵێ بێگومان هەرێمی کوردستان زەرە و زیانێکی زۆری پێگەیشتووە بەهۆی ئەو نادادپەروەری کە عێراق لەگەڵی دەکات چەند ساڵێکە و بە تایبەتی لە پاش ساڵی 2014ەوە کە بودجەکە بڕا و بودجە نەهات هیچ جۆرە پارەیەک نەهاتووەتە هەرێمی کوردستان بۆیە هەرێمی کوردستان ئێستای لەگەڵدا بێ کە جگە لە مەسلەی موچەی فەرمانبەران و هەندێک قەرجی کەمی وەزارەتەکان و دام و دەستگاکان پارەیەکی نییە بۆ وەبەرهێنان پارەیەکی نییە بۆ دەستپێکردنی پرۆژەکان بەڵکو لەوانەیە هەر یعنی خەڵکی خۆی و وەبەرهێنەرەکان و بە پارەیەکی
زۆر کەمی حکوومەت بتوانە هەندێک پرۆژە دەستەبەر بکەن و جێبەجێ بکەن فلەبەر ئەوە ئەمڕۆ لەسەر حکوومەتی عێراق پێویستە کە بە زووترین کات ئەم حسابەی خۆی لەگەڵ هەرێمی کوردستان ساف کاتەوە و قەردە پێشینەکان بداتەوە اینجا ئێمە بتوانین کەوا فشار لەسەر هەرێمی کوردستان دروستکەین بڵین مادەم عێراق مافەکانی تۆیدا تۆش دەبێت التزاماتەکانی خۆی بەرامبەر بەغدا جێبەجێکەی بەڵام وە بزانم ئەمە نائینسافیە کە ئێمە بڵین هەرێمی کوردستان بێیاسایی دەکا و ئەگەر نەوتەکە تەسلیم بەغدا بکە بەغدا هەموو شتێکی بۆ دەکات وانە زەمانەت نییە ئەستان هیچ زەمانەتێک نییە ئەگەر ئێستا هەرێمی کوردستان ئەو 250,000 بەرمیلەش تەسلیمی سۆمە بکە کە باقی بودجەکە عێراق بە تەواوەتی بڵات هەرێمی کوردستان باش ئەوەدای ئەدی قەرزە کۆنەکان ئەدی ئەوانەی کە ڕابوو ئەدی پاشەکەوتی فەرمانبەران وەکو باسمان کرد ئەدی ئەو پرۆژانەی کە وەستاون ئەمانە بۆ نمونە دوایین ساڵ 2000 و بۆ نمونە دوایین جار کە بوجاتوە 14 تریلۆن لە بەغداوە پشکی هەرێم هاتووە بڵین بۆ ساڵی 2013 نەنە پارەکە ئەوەندە نەبووە نەنە پشکەکە ئەوەندە نەبووە پشکێکی زۆر کەم بوو ئەستان کە هاتووە یان دەزانی مەخلەسی کەلام ئەمە مەسەلەکە خۆ ئەو کێشانەی بینی هەرێم و بینی بەغدا خۆ بەس مەسەلە بودجە نییە بەس بەسەرە نەود نییە بەڵام بەداخەوە ئێستا عێراق هەندێک لە ئەندام پەرلەمانەکانی عێراق دەیانەوێ وانیشان بدەن کە هەموو کێشەکانی بینی هەرێم و بینی بەغدایان چڵ کردوتەوە لە بودجە ئێمەشیان مەشغوڵ کردەوە بە بودجە و بنەوتەوە نەوتەکە بدە بودجە هات بودجە نەهات ئەمڕۆدێ هەندیانەیە موچەدێ موچەنایە هەموو کێشەکانیان مع العلم کێشەکە زۆر لەوە گەورەترە کێشەکە کێشەی وڵاتێکە کێشەی هەرێمێکە کێشەی خاکمان هەیە کێشەی نیشتیمانمان ئێمە لەگەڵ بەغدا هەیە کێشەی ئەوەمان هەیە کە پاش 2003 دەبووە عێراق ببێتە عێراقێکی فیدرالی عێراقێکی ئیتحادی نەک عێراقێکی مرکزی بەڵام بەداخەوە تاکو ئێستاشی لەگەڵدا بێ عێراق هەر عێراقە مرکزەکەی جارانە عێراق هەر بە عەقڵیەتی مرکزی بە عەقڵیەتی داپلۆسین و بە عەقڵیەتی سنترال و مرکز مامەڵە دەکا و دەیەوێ هەرێمی کوردستان وەکو پارێزگایەکی لە پارێزگاکانی عێراق مامەڵە لەگەڵ بکە معنى علم عراق عراقی فیدرالیە بە پێی دەستور هەرێمی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە پێویستە وەکو هەرێم مامەڵە لەگەڵ بکە و ئەو شتانێک کە تایبەتن بە هەرێم لەیگەڕێ بە هەرێم بۆ خۆی کارەکانی تا عەقڵیەتە لە بەغدا نەگۆڕێ عقليتي مركزية بو فيدرالية نەگۆڕێ باوکە کێشەکانمان واز و چارەسەر نابن. سپاس دەکەم کاتمان زۆر کەمەوە چەند پرسیارێک بە کورتی وەڵام سپاس دەکەم سەبارەت بنەوت ئەمڕۆ حکوومەت هێرێم باسی لەوە کرد کە بۆ 2020 تەسلیمی دەکەن یاخود یاسای بودجەکەی دێتە پەرلەمان ومێت هەیە کە بەر لە مەسەلەی یاسای بودجە هەرێم بەغداد لەبارەی نەوتەوە 250 بگەنە ڕێکەوتنی کۆتایی و کێشە نەمێنێت بۆ ساڵی داهاتوو بە مەسەلەی موچە وەکو باسم کرد کاکە حەچیم وەکو باسم کرد ئەگەر هاتوو عێراق هەموو التزاماتی خۆی جێبەجێ کرد و هەموو مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانی دا و زەمانەتێکی واژ هەبوو کە ئەو مافانە بەردەوام دەبێت دەمانداتێ هیچمانە ئەگنی ئەمە ئەو نەوتە هەرێمی کوردستان تەسلیمی دەکا هەرێمی کوردستان چ دەکا هەرێمی کوردستان ئەو 250,000 بەرمیل نەوتەی دەفرۆشێ پارەکەی خەرج دەکا بۆ هەرێمی کوردستان جا چ بخۆی بیفرۆشێ پارەکەەوە بگرێ چ بەغدا پارەکەی بداتێ لەوانەیە بداتە بەغدا ئاسانترش بێ بەغدا پارەکەی داتێ بەڵام زەمانەتەکە نییە گرنگ ئەوەیە کە پردی متمانە لە نێوانمان نەماوە لەبەر ئەوەندە غەدری کردووە ئەوەندە زوڵمیان کردووە تۆ یەک نمونێ بەسیط پێ بڵێم تا ئێستا پەرەبووی یەک مەسەلەکانی باڵێن نامەتەکان قەرەبووی ئەنفان نەکرایتەوە معنەعلم کوێیت ئەمە ئێستا ئاخر قستەکەی دەین و هەموو قەرەبووەکانی وا دەکرێتەوە باشە تۆ بۆ قەرەبووی ئەو دەکەی و بۆ قەرەبووی ئێمە ناکەیەوە ئەمە یعنی قەرەبووی باڵێن هەموو زیان لێکەوتوانی شیعە لە ڕژێمی پێشوچیان هاتووە هەموو قەرەبوو کراوەتەوە تەنها ئێمە قەرەبوو نەکراوە زەمانەتەکە نییە ئەگەر زەمانەت هەبێت هیچمانە عنی حکوومەت هەرێ نەوتەکە تەسلیم دەکات بەڵێ بەشێکشی پەیوەندی بە کەم تەرخەمی نوێنەرانی کورد نەبووە لە بەغداوە لام و پۆستە باڵەکان کە نەتوانرا ئەو مافانەی کە دەستورین بەرز بێنێ باوەڕ ناکەم ئێمە نانە باوەڕ ناکەم ئەمە باوەڕ بکە کەم تەرخەمی نوێنەرانی کورد لە بەغدا نەبووە ئێمە ئەگەر ئەمە
ئەوە ساڵێک کە ئێمە لە بەغداین بەڵام تا ئێستا 4 خولی دیکە ئی پەرلەمان لە بەغدا بووە خولی یەکەم خولی دووهەم خولی سێم ئەمە بە خولی چوارەمین بۆیە من تەوەقع ناکەم ئەوەی لە بەغدا بوو بێ لەو هەموو ئەندام پەرلەمانانە لەوە زیرە بەڕێزەکان کاری خۆیان بە زیادەوە کردووە و زۆریش ماندوو دەبین زۆریش هەوڵیان داوە بەڵام هەر ئەوەندە دەکرێت لەبەرەوە وتم عەقلیەتەکە وایە عقلێتەکە وایە تۆ مامەڵە لەگەڵ عقلێتێک دەکەی کە ئەم عقلێتە تا ئێستاوە دەزانی تۆ نی تۆ نابێ هەبی نابێت تۆ هەرێم بیت ئەمەیە بۆیە من لەوە نبینم کە کەمتر خەمی لە نوێنەرەکان بەس کاکتۆر بۆ بجێی ساڵی داهاتوو ینی ئێستا پێ دوایە کێشە دروست نابێت بەم شێوەیە ئەم ساڵیش دەتوانرێت لە پەرلەمانی عێراقەوە بکەن لەگەڵ بوونی و هەموو کێشەیەش لەگەڵ ئەو هەموو زەحمەتیانە من لێرە دڵنیایی دەدەم من بۆ خۆم گەشتبینم بۆ خۆم گەشتبینم لە داهاتووی ئەم گفتوگۆیانە دڵنیام وە گەشتبینیشم لەوە ئەم گفتوگوایانەی کە ئێستا لە نێوان حکوومەتی هەرێم و لە نێوان بەغدا هەیە دەگەن بە ئەنجامێک دەگەن بە ئەنجامێکی باشیش و گەشتبینیشم کە وەزعی هەرێمی کوردستان باش دەبێ و گەشتبینیشم کە جارێکی دیکە موچە نابڕێتەوە ناڵێ معدەدە موچە نابڕێ بەڵام گەشتبینم تەوەقوع ناکەم چونکە بەڕاستی بەغداش پێویستی بە ئێمە هەیە ڕاستە کێشە هەیە بەڵام کێشەکان چارەسەر دەکرێن ڕاست ئێمە کەم و کوڕیمان هەیە بەڵام بەغدا زۆر کەم و کوڕی زیاتری لە ئێمە هەیە بۆی ئەمانە قسە دەکرێت و باز دەکرێت و ئینشاءالله ئەو وەزعانە هەمووی تێدەپەڕێ و دەڕوا و بۆیە لەسەر مەسلەی شایستەدارایی جوتیارانش لەوانەیە ئێستا برا جوتیارەکان زۆر چاوەڕوان دەکەن باوەڕ بکە من خۆم جوتیار نیم و پارەی جوتیار ئەوەشگەن نیشم نییە بەڵام لە جوتیارێک زیاتر داکۆچی لەو بابەتە دەکەم من و هەموو ئەندام پەرلەمانە کوردەکان هەموو فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغدا بە یەک دەست بە یەک هەڵوێست کار بۆ ئەو مەسلەیە دەکەین کار بۆ هەموو شایستەکان دەکەین بە تایبەت شایستەدارەکانی پێشمەرگە و شایستەدارایەکانی جوتیاران دوو کتابی فەرمیمان نادۆ بۆ ئاخیرە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزانی عێراق و لە هەفتەی داهاتوو دەگەڕێنەوە بەغدا ئەم جارە بۆ خۆم ڕاستەوخۆ دەبێ ببینم و دەڵێن ڕاستمان پێ بڵێ شایستەدارایی جوتیاران دەدەی یان نادەی ئەگەر نابڵێ نادەین و تەواو بەناوە لە یاسا هەیە و بڕیارەکەشێ بوون ڕاگرتنەکەت لە چیە مەسەلەکان بۆیە ئەمانە هەمووی یەکلا دەکەینەوە ئینشاءالله و بەڵێنی ئەوەش دەدەین دیسانەوە شەو نخوینی دەکەین و هەوڵ دەدەین هەوڵی ئەو جارەمان لە بودجەی 2020 ئەوە دەبێت دیسان موچەی فەرمانبەران جیا بکەینەوە لە ململانەی سیاسی لە مەسەینەوە و ئەمانە وا بکەین کە هەر کێشەیەکی دیکە هەبێ ئەمە هیچ عیلاقە و پەیوەندی بە موچەی فەرمانبەرانەوە نەبێ بۆیە گەشتبینم و ئینشاءالله ئەم خەڵکە هەر موچەی خۆی بەردەوام وەردەگرێ و ئینشاءالله بازاڕەکانشمان دەبوژێتەوە و پێویست ناکە ئەم خەڵکە تووشی دڵە ڕاوچێ بن ئەگەر لێرە و لەوێ قسەیەک لە سۆسیال میدیا لە ڕاگەیاندنەکان ئەو قسەیەک دەکا باوەڕ بەو قسانە مەکەن بەڵکو شتەکان ئەوەی کە دەگوزەرێ زۆر جیاوازە لەوەی کە دەگوترێ بەرەو پێشونەکی باش هەیە لە گفتوگۆکان نێتێکی باش هەیە لە کوردستان و لە بەغدا بۆ گەیشتن بە ئەنجامێک ئینشاءالله دەگەین بە ئەنجامێک وە ئەم گەشتبینیە جێ خۆی دەگرێت بەڵێ کاکتۆر لەسەر قەرزەکە کە وتت 24 ملیارد دلار ئێستا حکوومەتی هەرێم قەرزدارە ینی داوا دەکا قەرزانە عێراق بیداتەوە یعنی ئێستا هەرێمی کوردستان ئەوەندە قەرزدارە بەڵێ تقریبا ئەوەندە دەکا یعنی ئەگەر بە حساب کە ئێس ئەو قەرزانەی کە لەسەر هەرێمی کوردستانە نزیکەی 24 ملیارد دلارە و هەر ڕێکیش پارەی هەرێمی کوردستان کە لای بەغدا ماوە ئی بودجەی 2014 تا 2017 ڕێک 24 ملیارد دلارە ئەگەر بەغدا ئەو قەرزەمان بداتەوە ئەگەر بەغدا ئەو مستحقا 24 ملیاری هەرێم بداتەوە هەرێم ئەو 24 ملیارە دەداتە قەرزەکان هیچ لە گۆڕە نامێنێ و ساڵ دەبێتەوە لەبەر ئەوە ینی ئەو مستحقاتانە لەسەر بەغدایە پێویستە بیداتەوە باشە کاکتۆر سەبارەت بە کۆبوونەوەتان لەگەڵ پەرلەمانی شەبوو بەس پێشتر پەرلەمانی کوردستان بڕیاریدا بوو کە تانە لە یاسایەکیەوەدا کە لە پەرلەمانی عێراق یاسای کارگەری دارایی 2019 تانەی لێ دەرگای فێدراڵی
ئێوە چۆن لەو مەسلێتەوە لەسەرەوە مەسلەیە قسەکرا دەتوانێت هەرێمی کوردستان تانەی لێ بدات کە باز دەکرێت هەندێک پێچوانەی دەستورە؟ دەنگ تێکە لە کردکار حاجی ئەوەندە دەنگەژ نەما نازانم. بەڵێ ئەگەر هاوکارەمان بەڵێ سەبارەت بەوەی کە لەگەڵ پەرلەمانی کوردستان کۆبوونەوە پێشتر پەرلەمانی کوردستان باسی لەوە کردبوو کە تانە لە یاسای کارگەری دارایی عێراق دەدەن کە باز هەندێک بەرگەی نادەستوری تێدایە دەکرێت پەرلەمانی کوردستان ئەمە بکات ئەمڕۆ لەو بارەیەشەوە قسەکرا؟ جێم لە پەرلەمانی کوردستان بوو جێم لە پەرلەمانی کوردستان دەکرێت وەڵام دەوەڵەو ببوور لەسەر تانەدانی پەرلەمانی کوردستان لە یاسای کارگێری دارایی عێراق بۆ 2019 ئەمڕۆ لەگەڵ ئێوە قسە و باز لەو بارێکرا پەرلەمانی کوردستان تانە لە یاسایەکانی ئەوە بدە کە بە تایبەتی یاسای کارگێری دارایی؟ ئێمە ئەمڕۆ دوای کۆبوونەوەمان لەگەڵ شاندی حکوومەت هەرێمی کوردستان بەیانیەکەی پاش نیوەڕۆکەی هەمان کۆبوونەوەمان هەبوو لەگەڵ پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان و فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان دیسانەوە بیرڕامان ئاڵوگۆڕ کرد سەبارەت بە مەسەلەی بودجە و دەوت و مادەی 140 و زۆربەی ئەو شتانەی کە لە ئارادا هەیە جگە لەوەش باس لە یاسادانان کرا باس لە ئالیەتی یاسادانان لە هەرێمی کوردستان و لە پەرلەمانی عێراق کرا و باس لەو یاسایانە کرا کە پێویستە پەرلەمانی هەرێمی کوردستان ئینفازیان بکە واتە لە هەرێمی کوردستاندا جێبەجێ بکەن یاسای عێراقین و لە هەرێمی کوردستاندا جێبەجێ بکرێت باسی ئەو ئالەتێشمان کرد و باس لەوەش کرا کە پەرلەمانی کوردستان تانەی لە چەند یاسایەکی عێراقی داوە یەک لەوانە یاسای ئیدارەی مالی ئەو ئیدارە یاسای ئیدارەی مالی چەند لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە ئەمان هەسانتانیان لێداوە و ئەم تانەیەش لە دادگای فیدرالی نەتیجەی دێتەوە جگە لەوەش باس لە چەندین پرۆژه یاسا کرا کە ئێستا ئێمە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەنیازین کە ئەم پرۆژه یاسانە بخەینە بەرنامەی کار و خوێندنەوەیەکەیمان بۆ بکرێ وەکو پرۆژه یاسای قانونی خدمەی مەدەنی اتحادی پرۆژه یاسای محکمە اتحادی کە خوێندنەوەیەکەم دووەمی بۆ کراوە و هەروە پرۆژه یاسای نەوت و گاز کە بڕیار وایە کە بروژێنرێ باسمان لەوانە کە چۆن بتوانین ئەمانە بخەینە بەرنامەی کارەوە و بڕیار لەسەر ئەوە درا لەگەڵ پەرلەمانی کوردستان بڕیار دراکار پرۆژه یاسایە کە ئێمە لە بەغدا پێش ئەوەی بخرێتە بەرنامەی کارەوە نسخەیەک کۆپیەک لەم پرۆژه یاسایە بنێرین بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی ئەمان ڕاو سەرنجی خۆیان بۆمان بنێرن و هەروە بڕیار لەسەر ئەوە درا کە لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی عێراق لەگەڵ لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان هەماهەنگی بکەن و تەنسیق بکەن ئاڵوگۆڕی بیر و ڕابکەنەوە لە هەر لیژنەیەک لە لیژنەکانی پەرلەمانی عێراق هەر لیژنەیەک پرۆژه یاسایەک تاوتۆکرا ئەمان ئەندامە کوردەکانی ئەو لیژنەیە کۆپیەک لەم پرۆژه یاسایە بۆ هەمان لیژنەی بەرامبەر لە هەرێمی کوردستان بنێریت. بەڵێ کاکتۆر سپاس دەکەم داپرسا زۆر بە کورتی سەبارەت بە دروستبوونی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی عێراق و کەش دانستنەکانی پەرلەمانی عێراق دەست پێ دەکاتەوە مەترسی لەسەر کابینەکەی عادل عەبدولمەهدی هەیە؟ دانیشتنی داهاتووی پەرلەمان لە 14 مانگ قەولە دەست پێ بکات لە بەغدا دیارەمە وەرزی دووهەمەیان ساڵی دووهەمە کە دەست پێ دەکات ڕۆژی 14 مانگ دەست پێ دەکات بوونی ئۆپۆزیسیۆنیش خۆ بوونی ئۆپۆزیسیۆنشێکی تەندروستە لە هەر حکوومەتێک لە هەر پەرلەمانێکدا ئۆپۆزیسیۆن بوونەکە تەندروستە بەڵام لە عێراقدا لە پەرلەمانی عێراق ئەم ئۆپۆزیسیۆنە کە دروست دەبێت بەڕاستی فشارێکی زیاتر دەخێتە سەر حکوومەت و ئەم فشارش لەوانەیە بۆ ئێمەش باش نەبێت کە ئەو پەیوەندی کە ئەمڕۆ لە نێوان حکوومەتی بەغدا و حکوومەتی هەرێم هەیە ئۆپۆزیسیۆن بە شێوازێکی دیکە بتوانێت بۆ خۆی ئیستیقلالی بکە و ئیستفادەیەکی خراپی لێ ببینێ لەبەر ئەوە ئێستا ئەم بوونی ئۆپۆزیسیۆنەکان فشارێکە بۆ سەر بەڕێز عادل عەبدولمەهدی و تر نازانین لە وەرزی داهاتووی پەرلەماندا ئەم فشارانە دەگرن بەکوێ لەوانەیە بگات ئەوەی کە حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی بڕۆخێنن لەوانەشە نا بیهێڵنەوە بەڵام
ئیجباری بکەن کە چەند وەزیرێک بگۆڕێ گانی گۆڕانکارێک لە وەزعەکە دەبێ ئیتر نازانین جارێ بەرچاوڕوون. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر بەشیر خەلیل حەداد جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێرانی عێراق کە لاولێرەوە لەگەڵ مامی. زۆر سوپاس بۆ بەڕێستان، زۆر سوپاس بۆ ئێوە بینێرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.